پاش تۆمارکردنی سکاڵا وەرجیاکردنەوەی سکاڵاکان دادگای بەڕێز ڕێکارەکانی گرتە بەر بۆ نمونە لە سکاڵای یەکەم سەبارەت بە موچەی فەرمانبەران نوێنەری یاسایی ئەنجومەنی وەزیرانی بان کرد، نوێنەری وەزارەتی دارایی بان کرد، ئێمە شایدەکانمان پێشکەش کرد، بەڵام بەداخەوە بە دادگا لە ئەنجامدا بڕیاریدا بە داخستنی دۆسیەکە و ڕەتکردنەوەی سکاڵاکە لەبەر ئەوەی لەبەرم هۆکارانە یەکەم ناوی کەسێکی دیاریکراو وەکو تۆمەتبار نەهاتووە لە کاتێکا ئێمە زانین حکوومەت کەسایەتیەکی معنەوی هەیە، دووەم تاوانێکی تایبەتی نەدۆزیەوەتەوە لە ناو سکاڵاکە، سێیەم حکوومەت پێی وا بۆ دادگا حکوومەت کەسایەتیەکی معنەوی هەیە و بڕیارەکانی بە شێوەیەکی گشتی تایبەتن بە هەموو هاوڵاتیانەوە و ناکەونە ژێر تایبەتمەندی ئەم دادگای لۆکۆڵینەوە تا پێی وایە ئەو دادگایە تایبەتمەندی ئەوەی نییە بتوانێ لێکۆڵینەوە لەم دۆسیە بکە کە تیایدا سەرۆکی ئەنجومەنی وەزیران، جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، وەزیرەکانی دارایی، وەزیری شارەوانی، وەزیری ئاوادانکردنەوە، وەزیری تەندروستی لێ تایە بەرپرسن. سکاڵای دووەمیان لەسەر تەواو نەکردنی ڕێگاوبانەکان دوای پێشکەشکردنی بەڵگە دوای وەرگرتنی وتەی شاهد دادگای بەڕێز نوێنەری ئەنجومەنی وەزیرانی بان کردووە و هەروەها نوێنەری وەزارەتی ئاوادانکردنەوەی بان کردووە. لە ئەنجامدا دادگای بەڕێز دادوەری بەڕێز سکاڵاکەی ڕەت کردەوە و دایخست لەسەر ڕێگاوبانەکان لەبەر ئەمانە: یەکەم بەڵگەی پێویست نەبوو لەسەر هیچ تۆمەتبارێکی دیاریکراو تایبەت بە بابەتی گەندەڵی بە تایبەتی بە شێوەیەکی گشتی بەبوونی کەم تەرخەمی لەلایەن حکوومەتەوە. دووەم ئەم سکاڵایەت تایبەتمەندی دادگای دەستپاکی نییە لە سلێمانی. سێەم ئەرکی دەستگای ترە بە دوواداچوون بۆ ئەم کێشانە بکە وەکو پەرلەمان. چوارەم هیچ ڕێگەزێکی سزایی بەدی نەکرا لە سکاڵاکە.